من وەک هەر هاوڵاتیەکی کورد و دەرچوویەکی زانکۆ زۆر نیگەرانی خۆم دەرە بڕم بەرامبەر ئەم هێرشەی هەموو کاتێک و دواییش کە تورکیا ئەیکا بەسەر خاکی کوردستان و بەگشتیش و کە هەموو تاکیەک بەرامبەر ئەمە بێدەنگە و هیچ ناڵێن و بەردەوام بێدەنگی هەیە نازانم تاکەی ئەم بێدەنگیە ئەبێت و پێویستە ئیتر لایەنەکان بێنە دەنگ هەڵوێستیان هەبێ خەڵک هۆشیاری هەبێت کە بەرامبەر ئەم زوڵمە بێدەنگ نەبێت چ بە قەڵەم چ بە قسە چ بە هەڵوێستی خۆیان دەرببڕن ئیتر بەس بێت با کورد ئیتر بتوانێت ئیسراحەت بکە بحەسێتەوە. ئەمانجی ئەوەیە کە کوردستان بەگشتی داگیر بکات و کوردی لێ جیا بکاتەوە ئەو نەتەوەی کە خۆی ئەوێ مەبەستی ئەوە مەبەستی نەتەوەکەیە ئەوە بێنێت و ئەوە دابنێت. بێدەنگی لایەنەکان بەڕای من ئەوە گەینێ کە هەر خۆیان پشتیان بەم وەزعە قایم بووە یانیش هەر خۆیان ئەمەیان ئەوێت پێیان خۆشە بۆ ئەوەی شوێنی خۆیان شل نەبێت و نەلەقێت شوێنەکەیان بۆیە بەرامبەر خەڵک بێدەنگ ئەبن پێویستە ئەوان پشتی ئێمە بگرن و لەگەڵمانە بن. گەرلا تاکەیزەکە لە باشووری کوردستانە بەرگری ئەکات و ئەو هێزانە ئەو حزبانی کە لە باشوورە هەن بەرژەوەندی تایبەتیان بەرژەوەندی سیاسیان لەگەڵ ئەو لایەنانە هەیە کە دژی کوردستانن. بۆیە من وەکو هونەرمەندێک داوا لە حزبەکانەکەم تاکەی یارمەتی بێگانە بدەین تاکەی خزمەتی بێگانە بکەین بۆچی خزمەتی خۆمان نەکەین ئەبێت وەکو کوردێک دەست لە ناو دەستیەک دژی ئەم داگیرکارانە بوەستینەوە بۆ ئەوەی کوردستانێکی هەر چوار پارچە بکەین بە یەک و یەک هەڵوێست بن دەست لە ناو دەستیەک بەسێتی تاکەی دژی زۆرداری ناوەستنەوە. سیرەکەین هێرشەکانی بەردەوام بێ هەر دەبێت گەلی کورد هۆشیار ببێتەوە لەسەر ئەو شەڕانە لەسەر حرەکەتێکە و لەسەر شوێنێکە و لەسەرینەکە لەسەر ئەو داوای هەموو کوردستانەکان باشووری چیاکانی زاپ و مەتینان و لەبەرەوە هەڤاڵانی گەریلا لەوێ خەریکی ئەوان پێشڕەوی ئەکەن لەو شەڕا بەرگری لە باشووری کوردستانەکەن هیچ حزبێ و هیچ حرەکەتێکی تر نەیتوانیە ئین بکە. ڕاستە هەڤاڵان داوای ئەوەشیان کردیان نەکەونە ناو شەڕەکە بەس پشتگیری دوژمنش نەکەن. من داوا لە هەموو گەنجێکی وڵات پارێزەکەم تێ بکۆشن بەردەوام گوێ نەدەن بە چی حزبێ هایتە چی حزبێکە هایتە چی حرەکەتێکە وەکو گەنجێکی وڵات پارێز دەتوانیت لێدوانی خۆت هەبێ پێشڕەوی بکەی هەموو گەنجێکی کورد ئەبێ سەفەربەر بێ بە تایبەتی لەم شەڕانەی زاپ و ئاپاشین و مەتینانە لەبەرەوە هێرشێکی گەورەی لەسەر گەلی کورد نەهەر لەسەر حرەکەتی پەکەکە لەسەر هەموو گەلی کوردە لەبەرەوە تورکیا داوای هەموو باشووری کوردستانەکە بە تایبەتی کەرکووک و مووسڵ ناوچەدا ئەو ناوچانەوە پێشتر عوسمانیەکان لە ساڵانی سەدان ساڵ پێشتە داگیری کردو داوای ئەو ئەکا لەبەر ئەوە نەیکەنە سەر هێرشێک لێدوانی وا دەبینین نەیکەنە سەر هێرشێک لەسەر ئەمە پەیوەندی نییە بە کوردوە پەیوەندی بە پەکەکەوەیە پەکەکە لە کورد دروست بووە لە هەر چوار پارچەی کوردستان دروست بووە بە هەزاران و دایان هەزار گەریلامان هەیە باشووری کوردستانە ناڵێ پێشڕەوی بکەن بەرەو باشووری کوردستان.